ئەوە هەوو منداڵی ساوە مردینە. هیویدارم کەس تووشی چەندە نەبێ بەری هەموو تشتی هەزرا هەندێک بکات و خێزانەکەل پشتە و کەس و کارێتکەین. بەداخەوە ئەمە زۆر جارە بێتە هۆی ڕووداوی دڵتەزێن. زۆر جار شۆفێران پەلە ئەکەن یاخود نەشارەزان لە ڕێگا و ناوچە گەشتیارەکان بۆ بگەن بە شوێنە گەشتیارەکان پەلە ئەکەن. زۆر جار ئەمە ڕووداوی هاتوچۆی لێ ئەکەوێتەوە. شوفێری بەڕێز زەحمە نەبێ پارکینی کە سیارەکەت لەو پێشەوە. تو ئەم هەموو نەفەرە کردوتە ناو سیارەکەتەوە ئەوە مەمنوعە. ئەم بەڕێزە ئینجازەی لا نییە، ئینجازەی باوکی داوەتە دەستم. لە خەسەری گوناحە لەسەر دەبانەوە بڵێ بەخوا جەریمەیە هەر لە ڕێگا دوعامەکەم خوایە ئەم کوڕم هیچی نێنەیە کوڕەکەم ناکامی چییە هیچیم ناوێ لەم پاسێکە تۆ خەڵک بەکرێ لەگەڵە سەرکەوتووە ڕۆحی خۆی داوەتە دەستەوە جانیان بپارێزی و سەرکێشی نەکەی. ئێرە قەزای دوکانە. ئێرە بە جوانی سروشت و ناوچە گەشتیارەکەی و مرۆڤ دۆستی خەڵکەکەی ناسراوە. ساڵانە هەزاران گەشتیار ڕوو لەو ناوچە دەکەن جگە لە هەزاران کەس کە بۆ بازرگانی و کاروباری تایبەت و کەسابەت پێیدا تێپەڕ دەبن. ئەو شارە دەکەوێتە چەقی ڕێگای دەرەوەی شاری سلێمانی هەولێر با چەندین قەزا و ناحێوە. ئەمە وای کردووە ببێتە ڕێگایەکی سەرەکی بۆ گەیاندنی چەند شار و شارۆچکە. لە بەشێکی زۆری ڕووداوی هاتوچۆ ڕوودات. ئەو ڕووداوانەش بەشێکی بەهۆی پەلەپەلی و سەرکێشی بەشێک لە شۆفێران ڕوودەدات. زۆر جاریش دەگوترێت شۆفێر خۆی هۆکارە بۆ ڕووداوانە چونکە هەر هەڵێکی بچووک لە کاتی لێخوڕین ڕەنگە کارەساتێکی گەورەی چاوەڕوان نەکراوە ڕوودات چونکە پژیۆخستنی ڕێنمایەکان و خراپمانۆڕکردن دەیان چیرۆکی ڕووداوی تراشیدی دروست دەکات. ترافیک لە قەزای دوکان بە دۆداچون بۆ هۆکاری دوو ڕووداوی دڵتەزێن و پڕ قوربانی دەکات. جادە سلێمانی هەولێر 5 نەفەر بووینە ڕۆژوو تەماشاکەن کاچ خۆم 5 نەفەر بووینە ڕۆژوو بە مندارەوە بە ژنەوە. دەمانەوێت لەو دوو ڕووداوە بزانین خەڵکی چەند شار و شارۆچکە و چەند خێزانی جیاواز لە یەک ڕێگابوونەتە قوربانی ئەو جەنگەی کە لە هاتوچۆ دەخەڵقێت. ترافیک دەچێتە هەموو ئەو شار و شارۆچکانە بۆ دیتنی قوربانیەکان. قوربانیەکان شاری هەولێر و دووهۆک و سلێمانی و ڕانیە و شێخان و کەرکووکن کە خەڵکی هەموو شار و شارۆچکانە لە یەک ڕێگا لە سنووری قەزای دوکان تووشی ڕووداو دەبن. لە ماوە یەک هەفتە زیاتر ڕوویاندا و دەیان قوربانی لێکەوتەوە. یەکێک لەو ڕووداوانەش لە نێوان ڕێگای دوکانڕانیە ڕوو دەداتەوە. ڕووداوەش دڵتەزێن بوو کە تێیدا خێزانێک بووە قوربانی. سێ نەفەری تێدا سوتاوە حتا ئێستا نەهاتونە دەرێ تا ئێستا هەر لەوێ دانەوەی هاوار. ترافیک سەرەتا لە هەولێر دەچێتە شاری دووهۆک و دواتر بۆ شێخان و لێرە خانەوادەیە قوربانیانە دەبینێت و بۆ دەداچوون بۆ زیان و
هۆکاری ئەو کارەساتە دەکەین کە خێزانێکی کرد بە خەڵوز. زۆر خەمگینم بۆ ڕۆژە 28 ڕۆژە ئینیە و ڕووداوە کە دڵسۆش ئەم توش بووین پێشی ئاخت ناخۆ دومەهەیکە ئاخت ناخۆ ئەس دبێژم هیویدارم شخدێ یا ئەم توش بووین کەس توش نەبێت سڵامەتێ بۆ شتەوە خەڵکە دخوازین ڕاستی ڕۆژێکە نەخۆش بوو وێ ڕۆژێ بابێ من بەرهنگی بدو ڕۆژاڤە چەند ڕۆژەکانە دو ڕۆژەڤە سەردانە ماڵبات و با و برایەت خۆ بکە ئیتر ڕۆژاینیە دەرکەفتن ڕێکەفتن ساعت دەوری نەهوو لەمانی بەرەف شێخان ساعت ئێک و نیف بوو بۆ دوێ هەستێک بۆ مچێ بوو من تەلەفۆناوان کردم ڤیا بزانم کە گەشتنەکێ دەرێ من تەلەفۆناوان کرد داخراوە بوو ئەسراون تەلەفۆنا برادەرا کرد من گۆ تەکسیەکێ دەگرم سلێمانی بۆ شێخان بزانم ڕێکە چاوە سەرجادێت شتێکنینە سەر تەکسێکی کەفتین پشتنگی مە تەلەفۆن کردن تەلەفۆن هاتن وتی حادیسەک گوتی لە ڕێکە دۆکان بۆ ڕانیالوان ڕخاوە چی بووە سۆشیال میدیای ڕسم بۆ من ڤڕێکردن ڕقم و سارێ و شتێم و سارەمە بوو چۆن بۆێ گوتی مرۆڤێتانە کە سوکارێتەنەم گوتێ باڵێ من گوتە چێم بچم سەحکەمێ گوتی ناچێ نابێت بۆچی گوتی حاڵێوان گوتی حاڵێوانێ هەندێ بچی سەحکێ ڕاستی هەر چاوە بن هەر ڕێگەکێت چۆم مسەح کرێ وەختش دەست دەرکەفت بوو تشتێک دەست بە نەما بوو چوو دەست هەڵات تدا نەما بوو کو مرۆڤ بشێت تشتێکی بۆ ڕابکرد هیویدارم کەس تووشیوێ چەندێ نەبێ هیویدارمش خودێ مەزن هیویدارمش هەر شوفێرێکی هەبێت بەری هەموو تشتی هەزرا هەندێ بکەت و خێزانەکە پشتە و کەس و کارێت هەین ئۆتۆمبیل لە ژیانی ڕۆژانەماندا بایەخێکی زۆری هەیە کە وەک ئامڕازی گواستنەوە لە هاتوچۆدا خزمەت بە مرۆڤایەتی دەکات و بەکاردێت. بەڵام لە کاتی خراپ بەکارهێنانی دەبێتە دوژمنێکی کوشندە و سەرسەخت بۆ مرۆڤ و ماڵوێرانی بەدوای خۆدا دەهێنێت. ئەو زیانەی کە ماڵوێرانی بەدوای خۆی دادەهێنێت و هەندێک جاریش زیانەکەی لە سەواری تەقینەوەی بۆمبێک زیاترە. سەبارەت بە هۆکاری ئەو ڕووداوانە دەچینە هاتوچۆی قەزای دوکان بەڕێوەبەری هاتوچۆ دەبینین مقدەم بەهمان لەگەڵ ترافیک هۆکاری بەشێک لەو ڕووداوانەی ڕوویاندا و دەخاتە ڕوو ئەو سەرپێچیانەش کە شۆفێران ئەنجامی دەدەن نیشانی ترافیک دەدات. لە دوای شکانی قەدەغەی هاتوچێ و
کرانەوەی بەشێک لە ڕێگاکان بەڕووی گەشتیاران و هاوڵاتیان ئەمە وای کردووە لۆ دوو قەرەباڵی لەسەر شەقامەکان دروست بێت زۆر جار شۆفێران پەلە ئەکەن یاخود نەشارەزان لە ڕێگا و ناوچە گەشتیارەکان بۆی بگەن بە شوێنە گەشتیارەکان پەلە ئەکەن زۆر جار ئەمە ڕووداوی هاتوچۆی لێ ئەکەوێتەوە هەرچەند ئێمە لە ڕێگەی تیمەکانی هاتوچۆ یاخود کامێرەکانی هاتوچۆ چاودێرێکی باشی شەقامەکانەکەین بەڵام زۆر جار بەداخەوە نەبوونی کارمەندی هاتوچۆ یا نەبوونی کامیرەی هاتوچۆ لەو کاتانەدا شۆفێران بە هەلێزانن پابندا بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ پابندا بن بۆ خێرایانی کە دیاری کراوە لەسەر شەقامەکان بەداخەوە ئەمە زۆر جار ڕوودا و کارەساتی دڵتەزێنی لێکەوێت. هاتوچۆ بەردەوام لەگەڵ ئەوەشە کە شەقامەکە تا حدێک بێ کەم و کوڕیە ئێمە بەردەوام چاودێری شەقامەکانەکەین و مەفرە زەمان هەیە بەردەوام خاڵی پشکنیندا ئەنێن بۆ لێفرسینەوە لە شۆفێری سەرپێکی کار یاخود ئەو شۆفێر ئۆتۆمبیلانی کە کەم و کوڕی لە ئۆتۆمبیلەکانیان هەیە بۆی ڕێگر بن هاوکاریان بن لەوەی کە کەم و کوڕەکانیان پێ بڵێن بۆی ئەمام چند چارەسەری بکەن بۆی بەدوور بن لە هەموو ڕووداوێکی هاتوچۆ بەردەوام ئێمە ڕۆژانە لە کاتی ڕۆژە کامێری چاودێریمان هەیە چاودێری شەقامەکەکە ئەمەش هۆکار و یارمەتیدەرێکی باشە بۆی شۆفێران بن پابند بن بەو خێرایی کە بۆیان دیاری کراوە بۆی بەدوور بن لە هەموو ڕووداوێکی هاتوچۆ. ئەو سەرپێچیانەی کە ئەنجام دەدرێت لەو ڕێگانی نێوان خەلەکان و ڕانیە بۆ دوکان زۆرترن ئەوانیش بریتین لە سەرکێشی لێک تێپەڕبوونی هەڵە و خێرایی لە ڕادەبەدەر و پابند نەبوون بە داگیرساندنی گڵۆپی ئاماژە و هێماکانی هاتوچۆ کە بە زمانی هاتوچۆ دادەنرێت. ئەو مەفرەزانە بەردەوام چاودێری و ڕێگانە دەکەن ئامۆژگاری و سزا و لێپێچینەوە بەس نییە بۆ ئەوی ڕوودا و دروست نەبێت و شۆفێر پابند بێت بەڵکو دەبێت شۆفێر خۆی ببێت بە پۆلیسی هاتوچۆ تا خۆی تیانەچێت و زیانیش بە دەوروبەر نەگەێنێت. ئەو حاڵەتانی لای ئێمە زیاتر لەم شەقامە ڕوەدات پابند نەبوونی شۆفێرە بۆ خێرایی کە دیاری کراوە لەسەر شەقامەکان قەرەباڵغی هەیە لەسەر شەقامەکان بەداخەوە زۆر ڕووداوی شێلان بیسەرێت. ئێستا ئەو ئۆتۆمبیلەی پێش خۆمان کە لایدا بۆ ئەم چێشخانەیە ئەم شوێنەی کە ئەم ئۆتۆمبیلە لێ یوتێرنەکە ئەمە یوتێرنێکی نایاساییە یا ئەو ئۆتۆمبیلانەی کە لەو بەردێنە ئەمبەر ئەمە یوتێرنێکی نایاساییە ئەمە مخالەفەیە. شوفێری بەڕێز زەحمە نەبێ پارکینی کە سیارەکەت لەو پێشەوە ئەزێت نەبێت. کەم کاتە باش خێر بێت بێ زەحمەتی جازە و سەنەوی پێ ئەم یوتێرنی ئەم بەردەم شێشخانانە نایاساییە بۆ ئەوەی خۆت و ئەو سەرنشینانی کە لەگەڵتان پارێزرا بوون پێویستە کاتێک یوتێر نەکەن لە یوتێرنە یاساییەکانە یوتێرکەن. ئەو شۆفێرانەی پێش تۆش هەمان حاڵەتیان دووبارە کردوێت ئێمە زۆرجار لە ڕێی کامێرەکانی چاودێریەوە چاودێری ئەو حاڵەتەکەن پێویستە کاتێک یوتێر نەگۆی یاسایی دەگۆڕی پێویستە لە یوتێرنی یاساییەوە بۆی تووشی ئەم حاڵەتانە نەبێت بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ بێت. ئەمەی تۆ کردووە سەرپێچیە ئێمە ئیجراعاتی قانونی لەگەڵاکەین باشە براجان. ئێرەش بەشێکە لە شارڕێگای دوکان سلێمانی و بە ناوچەی سڕی دانیشتوانە تێپەڕەبێ و ئەم پێشەوە بەشێک لە جادەکە پێچی تێدایە زۆر جار شۆفێران بەهۆی نەشارەزایی بەهۆی پابندەبوون بۆ خێرایی کە هەیە لەسەر ئەم شەقامە و پابندەبوونیان بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ زۆر جاروای کردە تووشی حاڵەتی ڕووداوی وەرگەڕام بوون لە ئەنجامی ئەم ڕووداوانەش خەڵکانێکی ناو ئۆتۆمبیلەکان و بریندار بوون و قوربانی مردنی لێکەوتەوە بەداخەوە و ئێمە هەوڵی جدیمان داوە چێ لە ڕێی کامێرەکان چ لە ڕێی ئەو مەفرەزانەی کە هەمانە چاودێری ئەم شەقامە ئەکەن هاوڵاتیان و شۆفێران ئاگادار بکەنەوە لە ئەوەی کە پابندی ئەو خێرایە بن کە دیاری کراوە لەسەر شەقامەکان بۆی بە دوو بن لەم ڕووداوانەوە دووبارە نەبێتەوە لەسەر ئەم شەقام. ئەمە
بەشێک لەو هاوڵاتیانن کە شۆفێرانە کە پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نابن لەو لادەیەوە داخڵی شەقامە ڕئیسیەکە بن لە شەقامێکی لاوەشیەوە و چەند مەترێک بەعکسی تیجا هەڕۆن بۆ ئەوەی بتوانن لەمی تێرنە سوڕێنەوە ینی بەداخەوە ئەمە زۆر جارە بێتە هۆی ڕووداوی دڵتەزێن. ڕووداوی دوم کە زیاتر لە 20 کەس بوونە قوربانی ترافیک بە دۆداچۆنی بۆ دەکات ئەویش ڕووداوی دوو پاسی گەشتیاری بوو لەو ڕووداوە خێزانێک بە سەختی بریندار بوون و جگەلەوە چەندین کەسی تر کە بەشێکیان گەشتیاری خوار و عێراق بوون بریندار بوون. ئەو ڕووداوە نزیک بوو خەونی 5 خێزان لەناو ببات. ترافیک دەچێتە شاری کەرکووک و بەشێک لە قوربانیان دەبینێت ئەوان ئەو ڕۆژە ڕەشە بە 4 لاشەی پڕبرین ئەو کارەساتە دەژێڕنەوە کاڵی شۆفێرێک خێزانێکی لە مەرگ نزیک کردەوە. مناڵەکان لەگەڵ خاڵۆیان ڕۆشتن بۆ سەفرە بۆ دۆکان قۆلوە بڕۆم بۆ دۆکان ڕۆشتن بۆ دۆکان دا ئەوە بوو من پێم ناخۆش بڕۆنانێ حەزم ناکە ڕۆژ ناوتم مەڕۆن مەڕۆنوتیان وەڵا ڕێ باوە ئاخر سەفرە دازستان دێ و سەفرە ناکەوتم بڕۆن وەڵا ڕۆشتن کات من خەوتو بم سعات دەبوو من و دایک مناڵەکانش نەڕۆشت بوو بەس دوو کچم و کوڕەکەم و برایەکەم لەگەڵ خاڵۆیان سایە کۆستەرەکەیە ڕۆشت بوون دا لە ڕێگا سبەینە زوو سعات 9 بوو تەلەفۆنیان بوو ڕقەمێ غەریب بوو جوام داوتم سێرەکەم هاوار و هاتە کچەکەم باوە بگە پێمان ئەو بوو کابرا لێی وەرگر بێرەتی کاکە هیچ نییە خۆت ئین مەکە سڵەت مەکە سیارەکەی حادسەی کردووە و هیچی کە نییە و ئینشاڵڵا بەس پەلە مەکە لەسەر خۆت وەرە وەڵا سیارەمەش پێکرد ڕۆشتم براکەم هەڵگرت براکەشم هەڵگرت سیاری براکەم ڕۆشتیم بۆ دۆکان. ئەم کوڕم زۆر عەز لە هەموویان زیاتر عەزیەتی خواردووە ئەوانەی کەش دەست و پا و هەنێ غەریبی شمان لەگەڵا بوو دەست و پایان شکاوە و لەخوا بە زیاد بێوتم خوایە هەر لە ڕێگا دوعام کردم خوایە ئەم کوڕم هیچی نێنەیە کوڕەکەم مناڵەکەمی چییە هیچیم ناوێرم دیگە. من لە پێشەوە بووم هەر لێیدا ڕێک سرم لە جامەکەیدا ئەمانەم لە هینیدا لە دەشبولەکەیدا دەشبولەکەی بەرزە لە دەشبولیدا من برامەوە ڕێک کە لە جامەکەیدا ئەمەشم دڕا لای چاوم لە خەسەری گوناحە لە سەڵ بەبانەوە بڕۆی بەخوا جەریمەیە خۆشم هەر حاسەم کردووە بە 1970 ڕۆژم و حاسەم کرد ئازایی نییە ئەوەی سەڵ وەڵی ئەو پەری دی سعات ئەو پەری سێ چارێک تاخیر دەبێ ئەگەر تۆ لە بینی 100 و 140 بڕۆی ئەوانە بوو لە پڕەموشاکەمان بینی ئەوانە هەمووی هاواری کرد و چاوی قوت هەمووی 25 سانیە بوو تا چانێ وەڕۆنی لێدا برێکی گرت نەیگرتەوە خەتایە بوو ئەویانە هاوار قیژانە کرد. من لەو ڕۆژۆ تا ئەمڕۆ ئاگام لە خۆم نەبووە کە قسەکەم یەزم تێ نەبووە ئیستا بە زۆر قساکەم توانای قسەکردن شەمیە لە ئازاری پامە بەخوا ئازاری پام و ئازاری سینگەم دەسم بە زۆر هەڵەسێ یای وای لێمان کرد خوا گەڕانمانەوە ئەوەی کەوت سیارەیە بینی ئەڵێمانە چۆن ماون کە من عایلی خۆشم ێگەڵ بەوە نییە بڵێ خۆ کەس حەز ناکات توش و قەدرە بێ بەخوا منەوە کوڕەکەی خۆم لە پێشەوە بوو هەر سەری لارۆ کردو بۆم زای نەماوە وام زای مردووە دەستم پێی ناگەی پام گیری خواردو بە لە بین دەشبولەکەیە پام لە پێش چاوم ئاوە پەنەما بەخوارێک پام بۆ دوو پارچە هەرچەند مەکرد دەستم ناگەی خوشکە زاکەم و کوڕی خۆم ئیتر هەر هاوار مەکرد بەس هاوار مەکرد هەموو نەفەرەکان ماوە یعنی ئیستا من بەڕاستی سیارەم لە پێش چاوکەوتەوە ئیستا کە سیارە ئەبینم وازانم عزراییل ئەبینم ئیستەش کە و حادسێ جاروایە دێتە پێش چاوم وازانم خەوێکە ئیستەش من لە دوێنەوە بڵێم 20 جا 30 جا بەسدا چەڵەکەوم ئەبورێمەوە هەرو حادسێ دێتە پێش چاوم وازانم خەوێکە
بەڕێوەبەری هاتوچۆی قەزای دوکان هۆکار و لایانی کەم تەرخەمیەوە ڕووداوە باس دەکات. لە ئەنجامی ئەم ڕووداوە 16 هاوڵاتی برینار بوون سەرنشینی هەردوو پاسەکە بوون کە بەشێک لە هاوڵاتیەکان دانیشتووی ناوەڕاست و باشووری عێراق بوون لە ئەنجامی ئەم ڕووداوە بریندار بوون کە مەبەستی گەشت و سەیران ڕویان کردووە هاوی نەهاواری دوکان و هاوی ناوارەکانی دەوروبشتی شارۆچکەی دوکان. پاسێکی گەشتیاری لە سلێمانیەوە لە جۆری پاس مەشاعە ویسێتی بێت بە مەسی گەشت و سەیران بە ناوچەی گەشتیاری شەمی ڕێزان لە ئەنجامی ئەوەی کە ویسێتی بێ دووتێرن کات بچێت بۆ ناوچەی گەشتیاری شەمی ڕێزان پابند نەبوو بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆوە لە ئەنجامدا بۆتە هۆی دروستبوونی ڕووداوێکی هاتوچۆ لەگەڵ پاسێکی تری کۆستەرە. هۆکاری ڕووداوەکە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەم پاسی جۆری مەنشایە ویسێتی ویتێرن کە ئیشارەتی دانە دووسانەوە بە سایدی هێواشی گرتووە. ئێستا ئەم ڕووداوەکە ئێستا دروست بووە بۆ کارەکەی گەڕێتوانە بۆ کەم تەرخەمی شۆفێر بۆ نەکردنی پشکنین و سەیرنەکردنی ئۆتۆمبیلەکەی ئەمە لە دواوە دەعامی بەرگۆتەوە خوا نەخواسە ئەگە سارە لە دوای بوودایە هەبوو زیانی کەیلی بوودایە و سارە وەرگەڕا کارەساتێکی گەورەی بنایەوە بۆیە داوا لە شۆفێرانەکەی جوا دەوری سارەکەیان بگەڕێن و مەرجی تونکۆڵیان بۆ بکەن بۆی دوور بن لە ڕووداوی ئەو لەو جووە. ڕۆژانە لەو ڕێگەیانە سەدان سەرپێکی دەکرێت لە سۆڕانەوە و پێشکردنەوەی هەڵاکە بۆ چەند خولەکێک پێش لە شۆفێران خۆیان و خێزانەکانیان دەخەنە گەورەترین مەترسی. کاکە بەخێر بی باشی کۆ ئینجازەکەی خۆت ئەی چۆنە بێت و ئینجازەی ئەوم بێ ئەم بەڕێزە ئینجازەی لا نییە ئینجازەی باوکی داوەتە دەستم خۆ ئینجازەی پێنیە و لە بەغداوە هاتووە لە مانگی 12 2009 بەسەر چووە. با ئەرێک نەبێسی ئینجاو سەنیەکە بکەین. ئەو مەترسیانە تا و ساتی ئێستاش کە ترافیک پەخش دەکرێت هەڕەشەی گەورن لەسەر شۆفێران و سەرنشینەکان. باشی برام ئینجازە سەنیەکە بدەی ئەزیان نەبێ وێن ئینجازە هیچ بۆ بێ ئینجازە سارە لێ خوڕی اینجا بدون ئیجازە کاک تو ئەم هەموو نەفەرە کردوتە ناو سارەکەتەوە ئەوە مەمنوعە ئینجازەی نییە ئۆتۆمبیل لێ خوڕێ نابێ مەمنوع کاکە. ئەو پۆلیسانە بەردەوام ڕێنوێنی شۆفێران دەکەن ئەوان دەیانەوێت هەمووان سەلامەت بن. دەچینە شاری سلێمانی لێرە بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆ و شارە دەبینین ئەمید فەریدون بۆ ترافیک باس لەو دۆخی هاتوچۆ دەکات لە ڕێگاکانی دەرەوە. ئەگەر شەقام گرفتێکی تایە مەسەلەن کێشەیەکی تایە چاڵ و چۆڵیەکەیە تۆ پێویستە بەڕاستی ڕەچاوی خراپی و ڕەوشی ڕێگاوانەکە بکەی ئاگاد لە خۆت بێ و پابندبی بەو هێمانەی کە لەسەر هات شەقامەکان هەیە. یەکێ لەو گرفتانەی کە ئەمێن بەردەوامی بینین لەسەر ڕێگاکانی دەرەوە ڕووداوەکانی لەکەوێتەوە تێپەڕاندنی هەڵەی شۆفێرانە بەڕاستی تێپەڕاندنی هەڵا ینی دان بە خۆیانە ناگرن کە لە کاتی گونجاوە سیاری بەردەمیان تێپەڕێنن بەبێ ئەوەی بزانێ ماوەی سەلامەتی هەیە بۆ دەرچوون لە دوای ئۆتۆمبیلی لە پێشێوەیەتی و بێ ئەوەی حسابکە بۆ ئەوەی لە بەرامبەری ئۆتۆمبیلێکی تر دێ جاری وایە لۆفەیە نایبینێ جاری وایە هەورازێکە ئەو دیەوە نابینرێ ناوچەی کوێری تایە بەڵام بەبێ ئەوەی ڕەچاوی ئەو بارودۆخانە بکەن تێپەڕاندن ئەنجامێن و بێتە مای ڕووداوی گەورە و کاریگەر. ئەمانە بەڕاستی شتی زۆر گرنگن کە بەردەوام ڕووداویان لەکەوێتەوە ئێمە هەمیشە داوامان لە وڵاتی کردووە لە شۆفێری بەڕێز کردووە کە ئەم سەرپێچیانە دووبارە نەکەنەوە و ئاگیان لە خۆیان بێ. لە ڕاستیا بەرپرسیارەتی گەورە لەسەر شانی شۆفێرە شۆفێر هەرگیانی خۆی لە ئەستۆی نییە هەموو سەرنشینەکانی کە لەگەڵین بە تایبەتی ئۆتۆمبیلانی ئۆتۆمبیلی کرێن ینی پاسێکە تۆ خەڵک بەکرێ لەگەڵە سەرکەوتووە ڕۆحی خۆی داوەتە دەستەوە ژیانی خۆی داوەتە دەستۆی شۆفێر ئەبێت تۆش ئەوکو ئەمانەتێک لە گردنی خۆتە
گیانیان بپارێزی و سەرکێشی نەکەی و ئاگاد لە شۆفێریکردن بێەوە بزانی چۆن بە سەلامەتی ئاگەینی تا جێگەی مەبەست. ترافیک لە کۆتایی دەوێت هۆشیار بین و پارێزراو بین و بیر لە خێزانەکانمان بکەینەوە تا بێ کەس نەبن و منداڵەکان چیتر بێنازی دایک و باوک گەورە نەبن، چیتر جەرگی هیچ دایکێک نەسووتێت.